لە هەر شوێنێکن بەڕێزانم سڵاوتان لێبێت لە پرۆگرامی باسی ڕۆژدا ئەمڕۆ باس لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکەین. هەر جارێ و سەبارەت بە پرۆسەی ئەنجامدانی هەڵبژاردننی کوردستان هەر جار و هەر ڕۆژێک جێمان لە هەواڵێکی تازە دەبێت. هەندێک جار دەگوترێت کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 30 ئەیلول ئەنجام دەبێت. ڕۆژێکی دیر باز لەوە دەکرێت کە هەوڵ هەیە بۆ دواخستنی ئەنجامدانی ئەو پرۆسەیە. ئەوکات باز لە پارتی دیموکراتی کوردستان و دۆخی پارتی دەکەین. دۆخی پارتی لە پێش 16 ئۆکتۆبەر چۆن بوو، لە دوای 16 ئۆکتۆبەر چۆن بووە، ئێستا دۆخی پارتی چۆنە؟ پارتی بە شێوەکی گشتی پەیوەندیەکانی لەگەڵ پارت و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ پارتی و یەکێتی پەیوەندیەکانیان بە چ شێوەیەکە؟ پارتی پرۆژەی بۆ لایەنە ناڕازیەکان کە ئەوانەی ئێستا تا ڕادێک خۆیان وەکو ئۆپۆزیسیۆن دەبینن چی دەکات پارتی لە داهاتوودا؟ بە شێوەیەکی گشتی ئەم گفتوگۆیە لەگەڵ زۆر بەڕێز جعفەرێ منکی جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان و هەروە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان شەنوکەوی دەکەین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای دهۆک لەگەڵمانە. بەڕێز جعفەرێ منکی زۆر بەخێر بێن بۆ باسی ڕۆژ بە تایبەت ئەمڕۆ عالفێ و سبەی جەژنیشە جەنابتان کاتتان بە ئێمەدا. لێوە و لە هاوڵاتیان هەرێمی کوردستانش پێرۆز بیت. بەڵێ دیارە کوردستان 24 بە پێی زانیاریەکانی دەستکەوتو هەندێک هەوڵی بەردەستکەوتووە زانیاری دەستکەوتووە کە هەندێک هەوڵ هەیە بە تایبەت لە نێو باڵێکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی ئەوە دەدەن پرۆژەیەک ئامادە بکەن لەگەڵ چەند لایەنێک بۆ دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئەو پرۆژەیە چاوەڕێ دەکرێت لە دوای جەژن بدرێت بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان. تێڕوانینی جەنابتان سەبارەت بەم هەوڵە؟ تێڕوانینی ئێمە سەبارەت بەو دەنگویانە بەڕاستی پرسی هەڵبژاردن کوتایی هاتووە. ڕۆژەکە دیاری کراوە و لەلایەن ئەوەی دەسەڵاتی هەیە کە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە حەسرن و دیاریکردنی ئەو ڕۆژە بە ڕاوێژکاری هاتووە لەگەڵ پەرلەمانی کوردستان و لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان بە تەحدید لە کوردستان بە تەحدید کە ئەم ڕۆژە دیاری کراوە و لەگەڵ لایەنە سیاسیەکانش ڕاوێژی پێویست سەبارەت بە دیارکردنی ئەم ڕۆژە ئەنجام درابوو. بۆیەش ئەمڕۆ هەر دەنگویەک بۆ دواکەوتنی هەڵبژاردن لە بەڕژەوەندی باڵای هەرێمی کوردستاندا نییە و پاشگەزبوونە لە پرۆسەی دیموکراسی و بەڕاستیش هیچ سۆدەکی نابێت بۆ پرۆسەی سیاسی و دیموکراسی لە هەرێمی کوردستان بەشک و زیانەکانی یەکجار زۆرن. باش بۆیەش ئێمە دەڵێن ئامادەکردنی هەر پرۆژەیەک بەو مەبەستە بە ئەنجام ناگات چونکە ئەمە دەسەڵاتی پەرلەمانی کوردستان نییە لەسەر پرسی هەڵبژاردن لە بە هیچ شێوازێک ناگفتوگۆ بکەن نەقسە و باز بکەن نەدەسەڵاتی پەرلەمانی کوردستانە بڕیار لەم بارەوە وەربگریت. ئەگەر هەندە لایەن هەبن مەبەستیان لەمەدا بێت بەڕاستی یەک ئەم بابەتە دواکەوتووە دەکرا پێشوەختە ئەوان ئەمە پێش دیاریکردنی ئەم ڕۆژە ئەوان ئەم باسە بیکەن ئەم داوایە بیکەن ئاڕاستەی شوێنی مەبەست بیکەن ئەوەش دەسەڵاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە تەحدید و حەسر کەواتە هەر هەوڵێک لەم بارەوە بدرێت بە تایبەت ئەو لایەنانە هەوڵ دەدەن لە ڕێگەی پەرلەمانەوە هەرچەندە ئەمە دەسەڵاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بەڵام ئەمان دەیانەوێت لە ڕێی پەرلەمانەوە دەنگی چەند پەرلەمانتارێک بەدەستبێن دەنگی چەند پەرلەمانتارێک بەدەستبێن و بیکەنە پرۆژەیەکی یاسایی و لە دوجاردا پەرلەمان بڕیار لەسەر ئەمەدا. پێ دوای یان شتێکی لەم جۆرە لە پەرلەمان سەختە لەم کاتەدا بکرێت؟ وەکو گوتم من ئاگادار نینم بە شێوەیەکی فەرمی ئاگادار نەکراوم لەسەرەوە پرۆژەیەکە پرۆژەش هەبیتن پرۆژەکە بە پێی ڕێکارەکانی پەرلەمانی کوردستان کە ئەو ڕێکارەکان دیاری کراون لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پەرلەمان بۆی نییە دەست بۆ پرۆسەی هەڵبژاردن بیبە چونکە ڕۆژەکە دیاری کرا و دەسەڵاتەکەی پەرلەمان نییە دەسەڵاتەکەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە.
لەبەرەوە ئەو دەنگوانە و ئەو باسانە بەڕاستی من بە شێوازێکی فەرمی ئاگادار نەکراوم و من نازانم چۆن لانێکی سیاسی یان چەند لانێک چۆن ینی بیر لە شێوازێکی وا دەکەن بیر لە بڕیارێکی وا دەکەن بەڕای من لە جێی خۆ نییە و پێچەوانەی پرۆسەی دیموکراسیە کەمە 1 ساڵ پەرلەمان تەمەنی خۆی درێژ کردووە ناکرێت جارێکی تر تۆ جارێکی تر ئەم پرۆسەیە دووبارە بکەوە درێژکردنەوەی ماوەی پەرلەمان ئەم خۆلەی پەرلەمان ئەگە پێویستێکی نیشتیمانی بوو دەکرا پێشوەختە پێشتر باسی لێ بکەن ئێستا نا کوردستان لە جەنگدایە باری کوردستان بەرەو ئاسایی بوون دەچیت لە ڕۆی ئابووری باری کوردستان بەرەو باشی دەچیت لە ڕۆی سیاسی پرۆسەی سیاسی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ینی کەش و هەواکی دەتوانم بڵێم زۆر باشترە لەوەی کە پێش دوو مانگی تر هەبوو لەبەرەوە باری هەرێمی کوردستان زۆر لەبارە بۆ ئەوەی تۆ بتانی پرۆسەیەکی هەڵبژاردننی پاک و بێگەرد ئەنجام بدەیت پاک و بێگەردی پەرلەمان دەتوانیت ڕۆلی خۆ ببینیت دەتوانین لە ڕۆی چاودێری و چاودێرانی بیانیش داوت بکاتن کۆمیسیۆن خۆی داوت دەکات باشە بەڕێز منکی هەرچەندە تاوەکو ئێستا هیچ پارتێکی سیاسی لە هەرێمی کوردستان بە ئاشکرا باسی لەوە نەکردووە کە ئەو لەگەڵ دواخستنی هەڵبژاردن بێ بەڵام وەکو باز دەکرێت لە ژێرەوە هەوڵ هەیە دێمە سەر پرسیارەکەم بۆچی پارتی لە بری تەواوی پارتەکانی کە زۆر تەکید لە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکاتەوە لە کاتی خۆیدا ینی پێ دوایە چ گۆڕانکاریەک لە هەرێمی کوردستان دێتە کایەوە ئەگەر گریمان خەڵکی تازە چوونە پەرلەمان ئەو گۆڕانکاریانە چی دەبن؟ خۆی هەڵبژاردن دەرگایەکی ئەوەیە ناگۆڕە بۆ نوێژەنکردنەوە و نوێکردنەوەی پرۆسەی دیموکراسی لە هەر وڵاتێکدا و پارتی بەڕاستی بیر لە بەرژەوەندی خۆی حزبی ناکات بەقەدر ئەوەی کە بیر لە بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان دەکات هەرێمی کوردستان پێگەی هەرێمی کوردستانی دیموکراسی سیاسی زۆر باشتر دەبیتن تو بایەخ بە پرۆسەی دیموکراسی بدەی لە کات و ساتی خۆدا ئەنجامی بدەیت ئەوەی پێشتر وای کرد کە پەرلەمان تەمەنی خۆی درێژ بکات ینی بارودۆخێکی تایبەت بوو بارودۆخێکی نالەبار بوو تایبەتمەندی هەبوو ینی پرۆسەی سیاسی لە عێراق و بە تایبەتی لە هەرێمی کوردستان لە وەزەکی ئالۆزدا بوو ئێستا وەزەکە گۆڕاوە بەرەو باشی گۆڕاوە لەبەرەوە کە پارتی باس لە هەڵبژاردن دەکەت مەسەلەی بێمنەتی نییە مەسەلە ئاجندەیەکی تایبەت نییە ئەمە ئەو بە پێی حکمی مەسئولیەتی خۆی بەڕێز نێچیوان بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕاوێژکاری لەگەڵ لاەنە سیاسەکانی ئەنجامدا لەگەڵ پەرلەمانی ئەنجامدا هەموو لایەک لەناو پەرلەمان هەنە ئەو لاانانە ئەو ڕۆژەکە دیاری کرا ئەو بە پێی حکمی مەسئولیەتی خۆی دیاری کرد مەسەلەیەکی ئەوە نەبوو بڵێ حەز و خواستی پارتیە لەسەرەوە دەیەوێت بسەپێنی لەسەر لاانێکی سیاسی ئێمە دەڵێنەکە هەڵبژاردن نەکرێت چی دەکرێت چی بەدیلێکی ترتوبیری لێ بکەیەوە بە زەرەری هەرێمی کوردستان دەشکێت باشە ئەگەر ئەمە ڕۆحیەتدان بێ بە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان سەبارەت بە پەرلەمانی کوردستان سەبارەت بە حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان کە چاوەڕێ دەکرێت و کە ئێوە وەکو پارتی باسی لێوە دەکەن هەر یەکەمی براوەی هەڵبژاردنەکان دەبن لە حکوومەتی داهاتوو بە نیازن ڕوخسارەکان بگۆڕن بۆ نمونە سەرک وەزیرانێکی تازە دەستنیشان بکەن و پۆستی تازە بدەن بە کەسانی تازەتر لە نێو کابینەی حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستاندا وەڵام من باسی تازە و نوێ ناکەم من باسی تازە و کۆن ناکەم نوێ کۆن ناکەم لە ناو پارتی بڕیاری کۆتایی بڕیاری جەنابی سەرۆک و سەرکرداتی پارتیە و مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکرداتی پارتیە لەو بارەوە بەڕاستی پارتی بە زیندویی معاملە لەگەڵ واقعی حکومڕانی هەرێمی کوردستان دەکات کە هەڵبژاردن بە ئینشاءڵڵا بە باشی کۆتایی دێتن و بە ئەنجامێکی باش بوو پارتیمان کۆتایی دێت و ئێمە وا دەبینین وا مەزەندە دەکەین تێگەشتیمە بۆ پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستاندا خۆشبەختانە خەڵک ئێستا لە جاران زیاتر ڕۆ لە پارتی دەکات متمانەی زیاتر بە پارتی دەبەخشیتن و ئێمە دڵنیاینە ئەنجامەکەش لە بەرژەوەندی پارتیمان دەبیت و لە بەرژەوەندی سەقامگیری سیاسی دەبێت خەڵک سەقامگیری سیاسی دەوێت خەڵک دەوێت ژیانیان باش بیت دەبینین کە پارتی ئەو توانەیە بتوانانی ژیانی باشتر
بژێوی باشتر بە خەڵکی کوردستان ببەخشیت بە تاکید ئەو ئەنجامانە پارتی سماری دەکات سەقامگیری سیاسی باشتر بۆ هەرێمی کوردستان پەیوەندەکان لەگەڵ بەغدا باشتر بکرێن لەگەڵ دراوسەکان باشتر بکەن متمانەی کومەلگای نێودەوڵەتی زیاتر بۆ هەرێمی کوردستان ببین کە هەرێمی کوردستان بەڕاستی پێگایەکی باشی هەیە بۆ ئەوەی بتوانیتن هەم بۆ هاوڵاتیان لە هەرێمی کوردستان هەم بۆ دەوروبەری خۆ ببیتە پەناگایەک و ینی وەکو بڵێن شوێنێکی باش بۆ پڕ لە ینی ئاسایش و ئارامی و سەقامگیری باشە هەرچەندە دەرەنجامەکانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدەری خست کە پارتی گەورەترین پارتی کوردستانی و تەنانەت عێراقیشە لەسەر ئاستی عێراقدا بەڵام من لە ڕووی سیاسیەوە دەپرسم بێگومان لە دوای 16 ئۆکتۆبەر پارتی بە دۆخێکی سەختدا تێپەڕی پەیوەندیەکانی پارتی لەگەڵ پارتەکانی نێوەخۆی کوردستاندا تا ڕادەیەک جێگای پرسیار بوو تەنانەت لەگەڵ پارتەکانی دیکەی عێراقیش ئێستا دۆخی پارتی بە شێوەکی گشتی چۆنە چۆنی دەبینن بەتاکێت 16 ئۆکتۆبەر کلێنێکی زۆر گەورەی دروست کرد ئەنەوە بارودۆخە ئومێدەوارن جارێکی تر دووبارە نەبن لە هەرێمی کوردستان ئەوەی لە هەمویان نەخۆشتر مەسەلاوە نەبوو لەم شەڕە دەشکەی لەو شەڕی تر دەشکەی ئەوە بۆ خیانەتی زۆر گەورە ئەنجامدرا لەوەدا پارتی ئیزباتی کرد دەتوانیت بەرگری لە هەموو هەرێمی کوردستان بکات ئەو بارودۆخەی بەسەر هەرێمی کوردستان داهاتی پارتی نەبووە ئەم هەرێمە بەو وەزعی ئێستا تێدا بەو شێوازە نەدەما زۆر خراپتر دەبوو بەڵام پارتی مەسئولیەتی خۆی مێژووی هەلگرت و بەرگری لە هەموو هەرێمی کوردستان کرد بە تایبەتی لە ڕووی سیاسی توانی بەڵانسەکە بشکێنیتن لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندا ڕاستە لە ڕووی لەشکری ناوچەی زۆر گرنگمان لە دەستدان بە تایبەتی کەرکک بەڵام تو بتوانی ئەمە بپارێزی دەتوانی بیر لەوە بکەی جارێکی تر کەرکک بگرێتەوە باش هەرێمی کوردستان نەک تەنیا کەرکک ناوچەکانی تر کە بەپێی دستور ناوچەی جێی ناکۆکن ناوچەی کوردستانینە واتە تو سەنەدێکی شەرعی و دستوری لە دەستدایە دەتوانی داوای خۆی بەردەوام بکەوی و بەدەستەوە بینی لەبەرەوە خەڵک بینی خەڵکی کوردستان بەباشی بینی ئەوەی دەتوانیتن لە کاتە سەختەکاندا مەرجعیەتی سیاسی هەبیت مەرجعیەتی لەشکری بتوانیت بەردەوام بکەتن بتوانیتن لە ڕووی سیاسی ینی بەرگری لە بەرژەوەندەکانی باڵای هەرێمی کوردستان بکات خەڵک بینی کە تەنیا پارتیە دەتوانیت ئەو ڕوڵە گەورەیە ببین ڕاستە هاوپەیمانی هەبوون بەڵام بەداخەوە هاوپەیمانەکانی ئێمە لە ناو هەرێمی کوردستاندا نەیانتوانی ڕۆلی خۆ بەباشی ببینین بەشکۆ بوونە بەشێک لە گرفت بەڵام پارتی توانی هاوکاری هەموو لاک بکات حتا ئەو لانانە کە بەڕاستی بەداخەوە نەیانتوانی ڕۆلی خوا کاتە ببینین پارتی بۆ هاوکاری سەرەکی بۆ ئەوانش کە ئتوانی هاوکاری خۆ بیت و هاوکاری خەڵکی کوردستان بیت ئەو لانەنە سیاسیانش کە بەڕاستی بەداخەوە هەندێک لەوانە هاوپەیمان بوون هەندێک لەوانە ئۆپۆزیسیۆن بوون ڕۆلی سەرەکی کەوتە سەرشانی پارتیش بەباشی ئەو ڕۆڵەی بینی ئەمڕۆ کە پارتی دیموکراتی کوردستان بەڕاستی هەلگیری خیتابێکی نیشتیمانیە و خاوەنی خیتابێکی نیشتیمانیە بەو خیتابە نیشتیمانیە ڕووڵە وڵاتیان هەرێمی کوردستان دەکەتن کە هەڵبژاردن ڕێگا چارەیە بوو تو بتوانی حکومەتێکی بەهێزتر لە ئایندەدا بۆ هەرێمی کوردستان و پەرلەمانێکی پڕ لە سەقامگیری باشتر لەمەی کە هەمانە ئەو ئاڵۆگۆڕیە و کە دیموکراسیە و هەم لە ڕووی سیاسی گرنگە ئێمە لەسەر ئەو بنەمایانە داوا لەلایەنە سیاسەکان دەکەین دەتوانین هەمومان فاکتەری سەرەکی بین هەم پرۆسەی دیموکراسیش بەرەو پێش بچیت هەم پرۆسەی سیاسیش باشتر بکەین ڕاستەندێک ئالۆزی هەنە ئەوش دەگەڕێتە ناگەڕێتەوە پارتی دیموکراتی کوردستان حتا خیتابی پارتی دیموکراتی کوردستان لە هەموو کات و ساتدا خیتابێکی نیشتیمانی بووە و ڕۆی کردووە لانە سیاسیەکان گشتیان کە بێن دەست لە ناو دەست بتوانین ئەو کەم و کورتیانەی کە هەنە لە ناو هەرێمی کوردستاندا بتوانینەوانە چارەسەر بکەین زۆر باشە لە ئیمکانە دەیە چارەسەر بکەین بتوانین پێکەوەش بە یەک خیتاب بە یەک هەلوێز بچینە بەغدا ئەمە داوای ئێمەیە پێشتر داوای ئێمە بوو ئێستاش داوای ئێمەیە و بەو ئومێدەی کە بتوانین لانە سیاسەکانی ئێمەوا دەبینین وەکو بڵێن خوێندنەوەکی تازەیان هەیە بۆ ئەم واقعی هەمانە لە هەرێمی کوردستانەوە جێگای خۆشحالی ئێمەیە جێگای خۆشحالی ئێمەیە ئەم لانانە بەڕاستی بەخۆدا بچنەوە ئێستا پەیوەندەکانی پێشتر ئەنجامەکان بەدڵیان ئەو ئەنجامە بەدڵیان نەبوو بابێن پێکەوە بە پرۆسەیەکی تری دیموکراسی
هەڵبژاردن پاک و بێگەر لە هەرێمی کوردستان ئەنجام بدەین. بەڕێز ئێمنکی ئەگەر جێ لە دەنگی من لێ دیارە لە پێشوودا ساردێکی زۆر هەبوو لە نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای 16 ئۆکتۆبر. ئێستا دۆخەکە وەکو دەبیندرێ بە شێوەیەکی دیکەیە پارتی و یەکێتی نزیک بوونەتەوە و پرۆژەیەکی هاوبەشیشیان هەیە بەیەکەوە. بۆ داهاتوو ینی ئەو متمانەیە گەڕاوەتەوە لە نێوان یەکێتی و پارتی کە لە ئایندەدا بتوانن ئەو پرسە ئەڵپسێردراوانەی لە نێوان هەولێر و بەغدا هەیە چارەسەری بکەن ئەو متمانە گەڕاوەتەوە. بەڵێ متمانە لە ئاستێکی باشدایە. من نالێم 100% وەکو جارانە بەڵام لە ئاستێکی باشدایە لە ئاستێکی پێویستدایە و ئەو متمانەیە پێویستێکی نیشتیمانیە بتوانانی پرۆژەی هاوبەش پێکەوە بەدەستەوە بینی بتوانانی پێکەوە هەڵوێستی هاوبەش بەرەو بەغدا بچی و پارتی و یەکێتی توانیانە بە تێگەشتێکی هاوبەش بە گفتوگۆی بەردەوام بە تەواصل ینی دابران ڕووی نەدا لەگەڵ ئەو هەموو کەلێنانەی دوای 16 ئۆکتۆبر دابران لە نێوان پرسیارێکی زۆر هەبێت ڕۆی نەخۆی لە خۆی خاڵێکی ئەرێنی بوو. بەڵێ لەوانەیە پرسیارێکی زۆر هەبێت لەسەر ئەوەی بۆچی پارتی لە دوای 16 ئۆکتۆبر ئەوەندە گلەیی لە باڵێکی نێویەکێتی نیشتیمانی کوردستان دەکرد و تەنانەت هەندێک جار ینی لە یەکێتیش زێدە تووڕە بوو. بۆچی ئەوەندە لە یەکێتی نزیکە لە ئێستادا بۆ لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان یان پارتێکی دیکەی کوردستانی نزیک نییە لەگەڵ ئەوان پرۆژەی هاوبەشی نییە بۆ بەغدا؟ بەتەکیت پارتی بایەخێکی تەواو بە پەیوەندەکانی خۆ دەدەن لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان و تا ئێستا شێمە نازانین بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان بەو شێوازە بەو ساردیە مەعاملە لەگەڵ داواکانی پارتی دیموکراتی کوردستان دەکەن لە هەموو ئاستەک کە دەکرێتن ئەو پەیوەندیانە گەرم و گوڕی باشی تیا بکەویتن و هۆکارەکە لای ئێمە نییە لای برادرانی یەکگرتووی ئیسلامی کوردستانە و بەتەکیت لەو بارەوە ئێمە پێمان خۆشە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ لانی ترش پارتی ڤیتۆی بەکار نەهێناوە دژە هیچ لانەکی سیاسی حتا ئەو لانانەی کە بەڕاستی زۆر لە خیتاباتی وانە خیتاباتی زۆر گرژیان تێدا بوو و ناوزڕاندنی تێدا بوو دژ بە پارتی دیموکراتی کوردستان بەڵام پارتی دیموکراتی کوردستان لە هەموو قۆناغەکانی مێژوو بەڕاستی هەمیشە بەکراوەیی معاملەی کردووە لەگەڵ لانە سیاسەکانی کوردستانی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە یعنی ئەوەی کە ڕۆیدا بەداخەوە زۆر خیانەتێکی زۆر گەورە بوو چوار لایەنە ناڕازیەکە بەڵام مەسئولیەتە ئەو بەشەکە زۆر گرنگە زۆر گەورەیە. باشە چوار لایەنە ناڕازیەکە زۆر جار دەڵێ پارتی و یەکێتی پرسە خەسوانێمان پێ دەکەن ینی بۆ خۆیان پرۆژیان هەیە تەنیا بۆ ڕایگەشتی دێن لەگەڵ ئێمە گفتوگۆ دەکەن بەڵام ئەوەی کە ئەوان دەخوازن هەر ئەوە دەبێت بە جددی پارتی و یەکێتی پرۆژەیەکی جددی وایان هەیە کە ئەو چوار لایەنەش بەشداری لە دانوستانەکانی داهاتووی بەغدا بکەن؟ خۆی ئێمە تێناگەین لەو تۆمەتانە ئێمە ڕەت دەکەینەوە هەمیشە ڕەتمان کردووە ئەو لانەنە وا باز دەکەن خۆیان بەشێک بوون لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەزانن پێشتر بڕیارەکان چۆن ئەنجام دراون ئەوەی ئێستا پارتی و یەکێتی کە گەشتنە ئەو قەناعەتە دەبێت بە وەفدی هاوبەش بە هەڵوێستی هاوبەش بە خیتابی هاوبەش بە شاندی هاوبەش بچنە بەغدا ئەوە لە ئەنجامی گفتوگو بوو ئەوە لە خۆڕایی نهاتبوو ئەوە بڕیاری پێشوەختەش نەبوو لەبەرەوە لانی تری سیاسی یعنی بزۆتنەوەی گۆڕان لەکوێ هاتوونە خۆ ئەوان بەشێک بوون بەشێکی گرنگ بوون لە کەلچەری سیاسی ئەم هەرێمە و لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بوون حتا برای بەڕێزم کاک بەرهەم ئەوش بەشێک بوو لە یەکێتی لەبەرگە ئەو کەلچەرە سیاسی لە هەرێمی کوردستان کە پێشوەختە و بڕیار وەردەگیرێت و دوایی لەگەڵ ئێمە باز دەکرێت تشتیوان نەبووە خاستن ئەم جارە ینی گفتوگوی زۆر سەخت هەبوون لە نێوان پارتی و یەکێتی بووە و بتوانن کەلێنەکان داپۆشن و هەوڵی جددی بدەن و هەوڵی جددیاندا تاتوانی تێگەشتێکی هاوبەش دروستکەن لەبەرەوە لانی تری سیاسی کە بە گومانەوە تەماشای ئەمە دەکەن من دەڵێم دەبووە باشتر
باشە بۆچی ئەو دەرگایە ناکرێتەوە لە نێوان هەیەچێتی و پارتی چوار لایەنە ناڕازیەکە بەڕێز ئێمنکی ینی بۆچی ئەو دەرگایە ناکرێتەوە خۆ یەکێتی و پارتی ئێوە ینی چەندین جار باسدەوە ئەو دەرگاکراوەیە کەس نەیداخستووە بەڵام ئێوە سەردانیان بکەن دەستپێشکەر بن ئەمە بۆچی باسی کردووە ئاخرزانی چۆنە مەسەلەی سەردان و بەسەرکردنەوە و بەوانە ئەوە مەسلەی ڕۆتینینە کە ئێمە دەڵێین لەسەر هەموو ئاستەک ئەو ڕۆژە جەنابی سەرۆک مەسعود بارزانی وتەی خواڕاستە کرد بۆ ئەملانانە پێشتر باس کرا لە کۆمونەکانی مەکتەبی سیاسی باس کرا جەنابیان برادرانی مەکتەبی سیاسی هەموو لاک بەکراوەی باسی ئەمەی کرد کە تۆ ئەم بەڕێزانە ئەم چالانە بە تایبەتی کە دوای هەڵبژاردن بەڕاستی سلێ شێوانێکیا تێدا بوو لە هەڵوێستەکانیان ئێمە بەڵام ئەوان دەڵێن داواکاری فەرمی بەدەست ئێمە نەگەیشتووە تاوەکو کۆبنەوەکان ئەنجام دەین ئەنجامی هەڵبژاردن بە دڵیان نییە ئەوان داوای فەرمی دەکەن کتابی فەرمی نووسراوی فەرمی ئەنێ من دەڵێم تا ئێستا بە کتابی فەرمی گفتوگۆ لە نێوان لاانەکان بڕێوە نەچووینە ئەوەی کراوە دەست پێشخەری بوونە پێشتر هەروە بووە نەچووە بچی دەکرێتن ئەم لاانە و پێکەوە ئەو دەزانن ینی دەست پێشخەری پارتی بەردەوامن ینی ئێمە زۆر پێمان خۆشحالین و پێشوازی لێ دەکەین لەو مراجعایە بە سیاسەتەکانی پێشتر لە هەموو لاکەوە یەکەتی مراجعی وەزی خۆی کردووە پارتی مراجعی وەزی خۆی کردووە ئەم لاانەش جێگای خۆشحالی ئێمەیە کە مراجعی وەزی خۆیان کردووە دەبێت جارێکی تر پێکەوە بین باشە ئەمە مای خۆشحالی بتوانین دوای پارتی بەیەکەوە پرۆژەیەکی هاو بەشیان هەیە لە 37 خاڵ پێکاتوە کە کۆمەڵێک شت لە خۆ دەگرێت من نایەمە ناوەڕۆکی پرۆژەکە دیارە چوار لایەنەکەش پرۆژیان هەیە ئێوە وەکو پارتی ئامادەن دەمجی ئەو پرۆژانە بکەن لە کاتێکدا ئەگەر گەیشتن بە چارەسەرێک لەگەڵ چوار لایەنەکە یاخود پرۆژەی ئێوە کۆتاییە ئێمە هیچ باسی ئەوەمان نەکردووە لە ناو کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی بەس من سیاسەتی پارتی خۆ باش دەزانم ئەو ڕۆژە جەنابی سەرۆک ئاماژەی بەو هەڵوێستەدا پارتی کراوەیە ئەم پرۆژانە هەموو ببنە یەک پرۆژەی نیشتیمانی هەر چەنددا و پرۆژەی پارتی وێکەتیش ئامادەی کردی پرۆژەیەکی نیشتیمانیە ڕوانگەی حزبی وەرنەگیراوە ڕوانگەی نیشتیمانی وەرگیراوە بنەمەکان نیشتیمانی وەرگیراون بەرژەوەندەکانی باڵای هەرێمی کوردستان لە ڕووی بەغدا وەرگیراون ئەم بەڕێزانەی تر پرۆژەیان پێیە بە خۆشحالیەوە بۆ بە دوو پرۆژە بچینە بەغدا حتا ینی پێمان خۆشە بەڕاستی ئەم هەڵوێستە لە ڕۆی پرۆژە ببیتە هەڵوێست نەک تەنیا پرۆژە بێت ببیتە هەڵوێست لەسەر ینی بڵێن ئەوەکی گشتگیر بیتن پرۆژەیەکی گشتگیر بیتن هەموو لاانەکان بخۆ بگریت نەک تەنیا پلە و پۆست لە بەغدا لە ڕۆی معاملەکردن لە ڕۆی مستحقات یاریمی کوردستان لە ڕۆی ئەوەی کە بەسەر یاریمی کوردستان داهاتووە کە ئەمانە هەموو لە بەرچاو بگیرن زۆر جار باسدەوە دەکرێت بەڕێزێ منکە بە شێوەیەکی دوور لە چاوی میدیا ینی پەیوەندی هەیە لە نێوان چوار لایەنە ناڕازیەکە و بە تایبەت پارتی ینی ترافیکێک هەیە لە ژێرەوە سەردانی پیربام دەکرێت شاندی بزوتنەوەی گۆڕان ئەو سەردانی پیربام دەکەن ئەمە هەتا چەند ڕاستە نزیک بوونەوەکێ لەو چوار لایەنە بۆ پارتی وێچێتی ئەوە من ناڵێم من دەڵێم هیچ جار ئەو پەیوەندیانە پەیوەندی شەخسی دووقۆلی ئەمە هەمیشە بەردەوام بووینە بەڵام پەیوەندی سیاسی گرنگن لە بەرچاوی میدیا ئەمانە پێویستە ئەمە ئەنجام بدرێن پەلەش لێ بکرێتن هەر لەسەر میدیا مخاتبە یەکتر نەکەین مبادرات دەست پێشخەریەکانی پارتی دیموکراتی کوردستان ئاشکرانە پێشتر چەندین دەست پێشخەری هەبووە باشە زۆر باشە بەڕێزێ منکی دیارە کاتم تەواو بووە ئەگەر پێمان بڵێ پارتیمان لە سەرزاری جەنابی سەرۆکە و ڕۆژە شاندی هاوبەشی پارتی وێچێتی کەی سەردانی بەغدا دەکەن من ئاگداری ئەوە نینم کەی دەچن بەڵام بار و دخیت بەغدا بەرە و کراوەیی دەچیتن و ئەمە خۆی ئەنجامی هەڵبژاردنەکانش پەسەند کران ئەمە وا دەگەینیتن دوای جەژن من لەو قەنەعەتەمە ئەو باسی پێکینانی حکومەت و فراکسیۆنی گەورە و ئەمە هەموو بە ئەنجام بگان بەڵێ
بەڕێز دکتۆر جعفەری طبيعي پارتی مینگی وێکێتی حاضرن. جێگری سەرۆکی پەرلەمانی حاضرن کوردستان بۆ هەموو کاتێک و ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵمان بووی زۆر زۆر سپاست دەکەین و کاتی خۆت بە ئێمە سەرچاوان هەرساون. سپاس بۆ ئێوەش بینەران و بیسەرانی بەڕێز کە لەگەڵمان.